چی بەسەر جەستەدا دێت کاتێک واز لە شەکر دەهێنیت؟ بۆستە براک. شیرینی و پاقلەوە هاوشێوەکانی کە شەکریان تایە هەمویان هاوشێوەیەکن و خراپن بۆ تەندروستی. لەگەڵ ما بن با بۆتان باس بکەم. کاتێک واز لە شەکر دەهێنیت لە چەند ڕۆژی سەرەتای وازهێنانەکەدا ڕەنگە هەست بە بێتاقەتی و قەلەقی بکەیت، تەنانەت تووشی سەرێشش ببیت، چونکە مێشکی مرۆڤ لەگەڵ ئەو خواردنانەی کە دەیخوا دۆپامین دەرەدا، ناسراوە بە هۆرمۆنی دڵخۆشی کە دواتر وازی لێئێنێ ئەم هۆرمۆنە دابەزێ و کەسەکە تووشی بێتاقەتیەکە. دوای ماوەیەک لە وازهێنانەکە کە ڕێژەی دۆپامینەکە لە ناو لەشیا ڕێکە بێت، دواتر هەستی بۆ خواردنی شەکر کەمە بێتەوە. ئەمە شوای لێ دێت کەسەکە تەرکیزی باشترە بێ، خەوی باشترە بێ و بەرگری لەشی بەهێزتر و باشترە بێت. چەندین سوودی هەیە ئەگەر بتەوێ واز لە شەکر بهێنی. یا وازی لێ بهێنە یان کەمی بکەرەوە و لە بریەوە شتانی دیکەی بە سوود بەکار بێنە.